بەڵێ با هەندێ گفتوگۆ لەسەر بابەتێکی گرنگ بکەین ئەویش هاوکاریەکانی فەڕەنسا خود دەتوانین بڵێن بەردەوامی هاوکاریەکانی فەڕەنسا کە لە هەمووی گرنگتر ئەم ئێوارەی لە وەڵامی هاوکارمان بارزان حەسەن ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا تەکیدی لەوە کردوتەوە کە هاوکاریەکانیان بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت کەواتە ئەمە دەکەینەتەوە و گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر فابرس بلانش ئەکادیمیستی بە ناوبانکی فەڕەنسی و پرۆفیسۆر لە زانکۆی لۆن لە شاری لیۆنی فەڕەنساوە لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەم کاتت باش سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. دەپرسم تا چەندە گرنگە هاوکاریەکانی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان بەردەوام بێت لە کاتێکدا وەک دەزانن لە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم ئاڵنگاری گەورەدایە و دۆخەکە گەلێک ئاڵۆزە. بەڵێ بێگومان فەڕەنسا دۆستێکی دێرینی هەرێمی کوردستانە کاتێک بینیمان سەرۆک میترۆن سەردانی هەولێری کرد و بینیمان پەیوەندیەکان بەڕوپێشتر چوونە لە ساڵی 1998ەوە فەڕەنسا پشتیوانی لە خەڵکی کوردستان کردووە پشتیوانی لە ئۆتۆنۆمی کوردستان کردووە چکە بڕوایان وایە ئەمە چارەسەرێکە بۆ ئەوەی گەلی کورد ئۆتۆنۆمیەکی پشتیوانی بەهێز و گەورەیان هەبێت لە ناو عێراقدا ئەمە شوای کردووە کە پەیوەندیەکانیان و پەیوەندی نێوان هەردوو حکوومەت باشتر بێتن لە نێوان هەردوو وڵاتدا و پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقیش باشتر بێ بە بەراورد لەگەڵ کاتی سەدام حوسێن چونکە ئێمە بڕوامان وا بوو ئەوەی کە بەرامبەر خەڵکی کوردستان دەکرێت و ئەوەی کە دیکتاتۆری عێراق دەکاتن بەرامبەر بە خەڵکی کورد کارێکی زۆر خراپ و تۆقێ نەرا بۆیە ئەمە پیشانی دەدات کە کوردستان حکوومەتێکی بەهێزی هەیە و دەبینین لە ڕێگە بەکارهێنانی نەوت و غاز و سەرچاوەکانەوە کە کێشەیەکی سەرەکی بووە بۆ هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان و بەغدا ڕێز لەو دەستورە ناگرێت کە هەیە و بەجێی خەڵکی کوردستانی بڕێوە بجێ هەرێمی کوردستانی بڕیوە بێگومان ئەمە کێشەیەکی سەرەکی بووە پێویستە عێراق سەقامگیر بێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر بێ هەرێمی کوردستان سەقامگیر بێ و ڕێز لە دەستور بگیرێت. بلێ برێز پرۆفەسۆر کوردستان وڵاتێکی ئارامە نافخوا وڵاتێک ئارام وڵاتێک ئەولە بەش دەرڤە ئێریشی کوردستان تێکردن پەیامە برێز ماکرۆن دەمەک و سادە هون چاوا دەخوین. ئێمە زۆر بەباشی دەزانین کە ئێران میلیشە شیعیەکان بەکاردێنێت بۆ ئەوەی هێزەکانی ئەمریکا بکاتە ئامانج لە عێراق و لە سووریا و ئامانجی ئیران ئەوەیە کەوا بکات هێزەکانی ئەمریکا و سەربازەکانی ئەمریکا و لە نێو کوردستان بچنە دەرێت چونکە بەم شێوەیە کوردستان لاوازتر دەبێت و بۆ ئەوان ئاسانتر دەبێت کە کۆنتترۆلی کوردستان بکەن بێ هێزەکانی ڕۆژئاوا لە نێو هەرێمی کوردستان بێگومان دەبینین وڵاتانی ڕۆژئاوا پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەن و ئاگدارن لەو استراتیژەیە کە ئێران دەیەوێت و بەنیازە جێبەجێ بکات دەیانەوێت پشتیوانی و پشتگیری و پاڵپشتی هەرێمی کوردستان بکەن لە دژی ئەمە. باش دکتۆر پەیامی فەڕەنسا بۆ ئێرانەوەیە کە دەڵێ گرژیەکان زیاتر نەکات بۆی شەڕەکە فراوانتر نەبێ ئەگەر هاتوو ئێران گرنگی بەم پەیامە نەدا ئەو کاتە دۆخەکە چی لێدێ؟ من بڕوام وایە ئێران تێدەگات تەنیا لە چەند بابەتێک دەگات تەنیا لە هێز تێدەگات پێویستە ئێمە پیشانی ئیران بدەین کە ئێمە دەتوانین چی بکەین و بۆ ئەوەی پشتیوانی لە کوردستان بکەین بەهێز ئەمە ئەو شتەیە کە هێزەکانی ئەمریکا دەکەن لە یەمەن بۆ نمونە لە دژی حوسیەکان و ئەو هێزانی کە سەر بە ئێرانن دەیانەوێت هێزەکانی ئەمریکا و کەشتیەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەنە ئامانج و
دواتر دوای ئەوەی کە سێ ئەمریکیان کوشت لەلایەن کەتایبەکانی حزب الله کە تایب حزب الله لە عێراق و سەر بە ئێرانە بێگومان هەمومان دەزانین و ئەمە شەڕەشەیەک بووە لە دژی هێزەکانی ئەمریکا و پێویستە ئێمە پیشانی ئیران بدەین کە ئێمە دەتوانین و زۆر پابندین بە هەوڵدان و بە وەڵامدانەوەی دژی هێزەکان و ئەوانەی کە هاوپەیمانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە گەلی کورد هاوبەشێکی زۆر باشی وڵاتانی ڕۆژئاوان. برێز پرۆفێسۆر نها gelek şrovekar dibêjin ku du sedemên sereke hene ku êrişî herêma Kurdistanê tê kirin. Ji Kurdistanê re dibêjin tu Kurdistan tu hevpeymanî welatê Rojavayê. Duyem jî dibêjin em divê aboriya herêma Kurdistanê têk bidin. Welatên Rojava li gora bahweriya te divê helwestek çawa werbigir. بەڵێ بێگومان ئێمان دەمانەوێت ئەوان ئێران دەیانەوێت یاخود دەیانەوێت بە هەموو لایەک هەوڵ بدەن ئابووری کوردستان تێک بشکێن و فشار لە هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بکشێنەوە. ئەمە زۆر ڕوونە و بۆ هەموو لایەک ئاشکرای وەکوتم کوردستان ناوچەیەکی ئارامە بەهشتێکی ئارامە ئابووری زۆر باشە بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکە عێراق و شوێنێکی زۆر باشە بۆ بەرهێنان بەهۆی ئەو ئاسایشەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕێوەبردنێک و حکومڕانیەکی زۆر باشەیە لە هەرێمی کوردستانەوە ئەوان تەنیا دەیانەوێت ئەمە تێک بشکێنن ئێران دەیەوێت ئەمە لەناو ببات و کۆنتڕۆلی ئابووری عێراق بکات بە شێوەیەکی گشتی وەک دەبینین کە لە بەغدا و لە بەسڕا و لەو ناوچانەیە کە میلیشە شیعیەکان و هێزەکانی سەر بە ئێرانی لێنا ئەوان کۆنتڕۆلی ئابووریان کردووە دەیانەوێت هەمان شتیش لە کوردستان بکەن. زۆر تەکید لە خاڵێک دەکەیتەوانێ ئەویش سەقامگیری هەرێمی کوردستانە کەواتە من دەپرسم ئایا ئارامی و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان چ گرنگێکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە؟ کوردستان گرینگە سەقامگیری کوردستان گرینگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئەمە سەلماندنە کە ئێمە دەتوانین ئاسایش و سەقامگیریمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە نمونەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە دەبینین و وێنەیەکمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەمیشە شەڕ و ئاژاوە و جەنگ هەیە ئەوەی کە لە سووریادا هەیە ئەوەی لە لوبنان هەیە چەندین قەیران هەن و هیوایەکی کەم هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخێکی لەم شێوەیەدا. کوردستان یەکێکە لەو سەلماندنانەی و لەو وێنە باشانەی کە دەتوانین بیسەلمێنن دەکرێت ئابووریەکی بەهێز هەبێ ئاشتی هەبێ و ئازادی هەبێتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەدا و ئەمە تەمام ئەو شتەیە کە ئێران دەیەوێت تێکی بدات و لە ناوی بدات بۆی پیشان بدات بەشانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە هیچ شوێنێکی ئارام نییە کە لە جگە لە کۆنتڕۆلی ئێران بێت. برێز بەلانش ئیرۆ بەرسەوا پرسە کوردستان 24 سەرۆکێ فرانسەی برێز ماکرۆن دەستنیشان کرد. پەیوەندیێمەی بەهێز لەگەل حکوومەتە هەرێما کوردستانی هەنە. پەیوەندیە منی بەهێز لەگەل سەرۆک وەزیر مەسرور بەرزانی هەنە. و ئەم دێ لە کوردستانی بمینن ئەم دێ پشتگیریە پێشمەرگەیەن کوردستانی بکن. تڤەیەکی وەکی پەیامێکی بۆ بەغدا و تەهرانێکی دبینە؟ بەڵێ ئەمە پەیامێکی زۆر بەهێزە بۆ تێهران و بۆ تاران و بۆ بەغدا بۆ ئەوەی پێیان بڵێت کە فەڕەنسا پشتیوانی هەرێمی کوردستان دەدا ئێمە چەک و ڕاهێنانمان بە پێشمەرگەداوە و کە پێویستیانە بۆ ئەوەی ڕوبەڕبنەوە لە ئاستی دیبلۆماتیەوە ئێمە پشتیوانی هەرێمی کوردستان دەکەین. ئەمە واتە هیچ ڕێگایەک نییە بۆ ئەوەی بەغدا بتوانێت حەشدی شاح بێ بەکاربێنێت بۆ نمونە بۆ ئەوی هێرش بکاتە سەر کوردستان وە کاتێک ئەوەی کە بینیمان لە 2017 بینیمان کاتێک کەرکووکیان کۆنتڕۆل کرد.
ئەمە زۆر گرینگە کە ئەم پەیامە بۆ ئەوەی بیگەێنین بە عێراق و بە ئێران و پێیان بڵێن کە گەلی کورد بەتەنیا نییە و ڕێگە نادرێت هێرش بکەنە سەر کوردستان. بەڕێز دکتۆر فابرێس بڵانش ئەکادمیستی بەناوبانگی فەڕەنسی و پرۆفیسۆر لە زانکۆی لیۆن گەلێک سوپاس. سپاس.